سڵاو دڵگەشت بوومەوە کە قەدەری پێکەوت بوونمان لە شەوێکی تری مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵتانە ئەبێ. ئەم شەو مژارەکەمان باسی یەکسانی ژن و پیاوەکەین لە ئیسلامدا. هەڵبەتە یعنی تێڕوانین و گۆشەنیگای ئەم بەرنامەیە بۆ ئەم شەو ئەوەیە کە ئایا بەڕاستی ئافرەتان یەکسانن بە پیاوان لە ئیسلامە و مافی ئافرەت چییە و ئەرکی چییە و مافی پیاو چییە و ئەرکی چییە و بەقەدەر ئەوەی کە پیاوان ڕێپێدراون بۆ هەڵبژاردننی هاوژینی ژیانیان ژنانیش ئەو ڕێیان پێیراوە لە ئیسلامە و تێڕوانینە ئاینیەکان لەبارەی نایەکسانی ژنان لە ناو کایە کۆمەڵایەتیەکان و لە ناو چوارچەوەی ماڵیشە. ئاەتێک تەقریبەن ئەتوانم بڵێم موسڵمانانی کردووە بە دوو ئاراستەوە. لە سوورەتی نیسا ئاەتی 34 خوای گەورە فەرموێ الرجال قوامون على النساء. ئەو قەوامونە لە مامۆسایانی بەڕێزە پرسم کە ئەمە وای کردووە لای هەندێک لە موسڵمانان و پیاوانی ئاینی موسڵمانان خانمان دەرەجە یەک نەبن، دەرەجە یەک پیاوان بن. هیوادارم بگەینە ئەنجامێک و بگەینە بەرچاوڕوونیەک بەوەی کە بزانین خانمان یەکسانی پیاوانن یان یەکسانی. زۆر زۆر بەخێر بن بۆ ئەم بابەتانەی کە بۆ چەند بەرنامەیەک خانممان لەگەڵا بێت. بۆ ئەو بەرنامانەی وەک ئەزانن پێویستمان بەڕای خانمانە بێ خۆیان لێرە بن. هەڵاڵە محەممەد ئەڵماس من حەزمە کرد ناو بنێم هەڵاڵە ئەڵماس چکە ناوەکە زۆری عەلامی بوو. زۆر زۆر بەخێر بی هەمووەک چالاکوان هەمووەک ڕۆشنبیرێکی ژن و هەم وەک خاوەن بڕوانامەی زانستی شەرعی زۆر زۆر بەخێر بی. هیوادارم ئەم شەو بە هەمومان زۆرترین قسەمان لە جەنابتەوە گوێ لێ بێ. بەر لەوەی بێمە لای جەنابە با لە دکتۆر بپرسم ساحب کەرەمبی ئەو قەوامونە الرجال لە سوورەتی نیسا ئاەتی 34 دووڕیانێکی دروست کردووەکو لە پێشێکی ئاوتم. ڕێیچیان بە جۆرێک تەفسیر کراوە کە ئەمە یەکسانیە، ڕێیەکی تریان بە جۆرێک تەفسیر کراوە کە پیاوانن دەرەجە یەکن دەرەجە دوو خانمانن. جەناب دەڵێ چی؟ ئەو ئاەتی گوتە ئانی زمان يعني بەشەکە جزئەکە ji مسائلê mafê jin. باش gerek normal sual ji wilo master bê. باشە Mafê jin mafê efret bi çi rengî melê meyze dikin. باش Wextê got me ew sual jî bikin ji ber got meselê qewamet cuz'eke. باش Nazanim hinganê meqsed bi sual jî wan kîne. Eger meqsed pê ew bê çۆن مامۆستەین ئاینی li mafê jin meyze dikin û ew daxwaziyên got emro li piyasêne li cehdene daxwaziya azadiyê jin dikin, mamosteyên ayinî bi rengekî tefsîr dikin, yani bi rengekî li afret meyze dikin. İslam bi rengekî li meselê meyze dikî. Fiqhê me İslamî bi rengekî dî meyze dikî. Eger min dest pê bikim ji mamosteyên ayinî dibêjin ti kêşe û ti pirzgirêkî jinî musulman nîne. Jinî musulman eger îltîzamî hişmet û hîcabî xwe kir, di emrê piyawê xwe de bê, di emrê zilam de bê, tüm kêşe wêne nîne û bi selamet e, wedعê wî dirist e. û ew axiftin û ew deweyên got emro li piyasê hene daxwaziyê azadî dikin, ew fikrekî xerîb e, fikrekî xerbî e, dixwaze xezwekî theqafî bo ew jinê musulman bike, jinê musulman ji rê derxe. باش
ولكن وقت قومورن أم بيجن إسلام شون ميزدكي بيقومان إسلام هاتي شورشك جبو خاطري ما في أفرت بو خاطري ما في جن جبرقو جن بري إسلام تا درجك حتى القلك ولاطن نمو سلمان قيمتي وك إنسان جي لي ميزانا ذكرن باش آياتك قرآن بيروز أو مسألة جمرد دي ديار كرن شون عرب لمسألة جن ميزا ذكرن دبي وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم أجر زلامك هات بوينا خبرك مزجينيك أولا خزاني تولادتك كاتشكي بوتا تشيبو دبي معدي والرشد دبي الطاري دبي مزجينيكي نجوان بو مزجينيكي نخوش بو يتوارى من القوم من سوء ما بشر به أيمسكه على هون أم يدسه في التراب أو خبري إزعاجي نخوشيجي خودوري كساندك خودوري ملدك نازاني مكتيا حيرتي دا چون تصرفي بك أو كتشي بشوكي جو كتشا بقري خودي بك ينجي بخي بن عرض ديني إسلام هات شورشك دوجهي أو فكر ده بيخنبر عليه الصلاة والسلام بيجي النساء شقائق الرجال جن منا بياون قرآن بيروز جيد أو قيمة دايا خويا كرن يا أيها الناس قالي إنسانا إنا خلقناكم من ذكر وأنثى ما إنسان تشيكريا أفرانديا جي بياوكي وجي جنكي جميرو جنكي جي أبا إسلام ولكن مخابن بشتي أو نصي مقدسي إسلامي فقه مي إسلامي جبديلا جو لسر أو نصي مقدس بر دوام كربة تراجعك خست مسألة ده جارك دي لجن ما يذكر وكي جو كيم إنسانيته وكي جو كيم مروفاتي تدهيا فقه مي إسلامي مخابن بشكي مظن تدهيا بوي شعبي جوان الجن ميزاناكي عكس آيات القرآن بيروز عكس حديث بيخنبر عليه الصلاة والسلام ميزبك لفقه مي إسلامي بيخنبر عليه الصلاة والسلام دبيجي استوصوا بالنساء خيرا أو علاقة تيكلية بين جنومير دريا عقدي زواج ده دين إسلام لما يذكر يا قوتية قالك ونشيار بن هرتم قه بدنوي علاقتي بينما الفقه مي إسلامي ما يذكر يا قالك جن هرتم تقريبا أقرت تشرفها بك من عبدك بمن كولب أو زلامرة دين إسلامي دم قهاتية أو عقد زواج جرى قوتية ميثاق غليظ سوزكي جران بيمانكي زور بقيمت ولكن بفقه مي إسلامي ده لما يذكر يا عقدك من عقد كرين وفروتن بويرنج المسألة ما يذكر موضوعي قوامتجي أو موضوعي آياتا قوتا بحث كريا نورمال ده زماني عربي ده قوتنا قوامة قيام هاتية رابونا إنسان لسر تشتكي يعني نورمال قرك علمائي ما فقه ما تفسيري أو آية كربا قو زلام بياو خزمة كاري آفرته لكن بداخوا دفقه مي إسلامي ده مسألة برنجك دي تشروفا كرن زلام جنسي زلام باشترج جنسي آفرت بويرنج المسألة ميزتك أو بكورتاي برو خاطري بابت فبي يا خوا دەسێ خۆش بێ جوانەها ئیتر هەمووی پیشان ناین و ئەوەی کرد مامۆستا جاسم نایەمە لای تۆ شتێکمان هەبوو مامۆستا جاسم ئەمڕۆ تاخیر بوو لەبەرەوە تۆزێک حەساری لەسەر ئێوە لەم ڕێکخراپەی کەلار من لێ کەلار هاتووم بۆ ئێرە لە جێدی دوعای خێرم بۆ بکەن ئەڵێ دوعای خێرێ بۆکەین بەڵامی تر جەزاژی دن جەزاکە چی بێت ینی جەزاکە ئێرۆ تەجەزادانی بۆ گۆ مامۆستا جاسم دانیشێ و قسە نەکێ دیکە بەس زۆر لكن ما أودع عفو كرن بشرط بياني قولوا نكي بياني زود إن شاء الله زور بخير بينا سلامتي وهموش تيكو هل يرو تاك لا راه قصيتي تاع هين تقليدي هي خوشويستي معناها بوتا خوشويستي سلامت راي كومالاسي جوار جرين جاتو قسە بکەی خزمەت لێمو ئەم یەکسانی ژن و پیاو نێر و مێ و تێڕوانینی خانمانی ئاینی بە دنیای مۆدێرنەوە چۆنیە با من پرسیارەکە زۆر ڕوون کەمەوە زۆر ڕاشکاویشە بم مامۆسا
بەداخەوە دۆخێک دروست بووە ئێستا گەر خانم بەم شێوەیەوە مەسەلەن هاتۆتە ناو بەرنامەکەەوە بەم باڵاپۆشیە جوانەیەوە تێڕوانینێک هەیە بۆی کە واوێنە ئەکرێ کە ئەمە ڕۆشنبیری نییە کە مامۆسا خۆی داپۆشیوە. هەڵبەتە من هاوڕای ئەوەشم ینی ئەو دیوەشەیە دکتۆر یعنی نە باڵاپۆشەکان ڕۆشنبیری و ناڕۆشنبیری بە باڵاپۆشیانە نە سفورەکانیش بە پێچەوانەوە ڕۆشنبیری ئینسان لە پشتی سەریایەتی و لە مێنتەڵەتی و بیرکردنەوەیەتی بەڕاستی بەڵام بمانێ و نەمانێت دۆخێک دروست بووە مەسەلەن ئەوانەی کە دژە باڵاپۆشین با بڵین پێیان وایە ئیتر ئەو خانمانەی باڵاپۆشن ڕۆشنبیر نین قسەی جەنابە ببوورەکەوام و دەمەوێنە لە بنی هەمانەکە بین بۆی کە بەڕوونی قسە بکەین. با بە شۆخێکی باڵوڵ دەست پێ بکەم باڵوڵگەیە پیاوتی و باڵوڵتی باڵوڵ تماشام کە بزانە بایی چەندێکم باڵوڵیش خاص وردی بووە و سی چرکێوێ سیاوتی بایی 800,000 دینار وتی دەی بۆ خۆوە هەر جلەکان وتی دێ هەر بای جلەکانتی خۆ هیچ نییە بەداخەوە ئەقڵ چووە سەر ڕووکەش ناوی بابەتەکەت بەرچاو ناکرێت کەسەکە ئەگەر سفورەوێت یا ئەگەر باڵا پۆشوێت ئەم دوانە هیچ نییەن کەسایەتی کەسەکە گرنگە ئەویش هە لەسەر کردار و گفتار و عملیە ژن لە مێژووە تماشایەکی بکەین وەکو کۆمەڵناس یا وەکو دەروونناس یا وەکو ئاوەم ناسێک ئەگەر تماشای بکەین من جارێ ئاینی لێلا بم چونی هێشتاش ئەگەر بچینە ئاین زمانێک کەس ژن زۆر لەمە بە نرخترەوە وا ئیسا هەیە زمانی دایکخواییمان بووە ئێستاش لە ناوی مێرۆکانە دایک خواست ئێستاش لە ناوی هەنگەکانە دایک خواست ئەوە کولتور ڕۆڵە بینێ لەوە کە یەکسانی نەبێت ژنەتیک ڕۆڵە بینێت هەرگیز ڕێی نییە پیاوێک ئەو ئیشە دایکە توانێت بۆ مناڵەکەی بکوەکو حەمل وەکو بە دنیا هاوردنی پیاوێک بیکە ئەوە جیاوازیەکی ژنەتیکەوە بێ قبوڵیکەی بە پێ ئەو جیاوازیە ئەبێ ئەرکەکانیش جیاوازکەی ئەوە لەسەر جنسیەت نییە لەسەر جندرە جنسیەت شتێکە کولتورەی خولقێنێت وەختێک کەس کولتورێکمانە ژنتیە ئیشەکە لە ئەفریقا پیاوەکان لە ماڵا دانیشتن و ژنەکان ئیشەکەن کولتورێکی کوردیشمانەس پیاو ئەگەر پیاوی ئەبێ ژن و مناڵی لەسەر قاچی ئەو بژین لە ئوروپای ژن بۆ خۆی ئیشەکە و پیاویش بۆ خۆی ئەمە لەرانە نایەکسانی و یەکسانەکە کوێتە بەری کولتور لە جێگەیەکە دینە لە دینی یەهودا ژن بە شێوەیەک تماشاکرێت لە ئیسلاما بە شێوەیەکی تر لە مەسیحیەتە بە شێوەیەکی تر حتا مەسائلی حقوقی ژن وەکو مەسئلەی ماهیانەی ژن لە یەهودا بە شێوەیەک تماشایەکرێت کە ژنەکە خوا نەخواسە وەکو نەجس تماشایەکرێ وەختە ئەمان ناکەوێتە بەری دین کە ئێمە دەسەڵاتیمان نییە دین سەرچاوەیەکی قودسی بۆ دانن بۆیە لەوانە ئەمێژین لەو دیناوە تماشای ژنەکرێ وەسفی حاڵی ژنەکە لەو حاڵاکەین لە یاسایچە لە بڕێ لە وڵاتەکانە ژن ڕێک وەکو پیا و ئیجازەی ڕەئی هەیە ئیجازەی دەوامی هەیە ئیجازەی ئیشی هەیە ئیجازەی مالکیەتی هەیە لە بڕێ لە وڵاتەکانە ژن بۆی نییە ببێ بە قازی بۆی نییە ببێ بە سەرۆک کۆمار بۆی نییە حتا سیارە لێ بخوڕێ ئەمیش یاسا دروستیەکات یاسایش کێیکە ئەندامەکانی هەرە و کۆمەلگا کاچن لە پەرلەمانە دانیشتن و ئەینووسن کە زۆرینەیان پیاون لە وڵاتە ئوروپیەکانە بۆیە ژن مافی وەرگرت زۆرینەی ژنەکان گەشەیان کرد ڕشتیان کرد یەکسانیان وەرگرت لە خوێندنە لە مالکیەتە لە پەروەردە توانیان ئاستێکی بەڵاوە دەستپێرن بوونە دکتۆری ژنان بوونە ئەندام پەرلەمان و چون زۆرینەیان بوو لە پەرلەمانە و ئەقلانێتیان بوو یاسایان بە لای خۆیانە گەڕاندەوە و لە ئەخلاقیشا دەروونناسەکان تا ماوەیە پێش لە ئێستا وایە نەزانی ئەخلاقی ژن ئەخلاقی مراقبەت و چاودێری و دەرمان و عیلاج و لاگریە و لێ ئەخلاقی پیا و عەداڵەتە و فڵان تا خانمی کارۆلکیگان ها وتی نا ئەم پرسیارانەیەوە بۆ لێکۆڵینەوەی ئەخلاقی دروستان کرێ پرسیاری پیاوانەست پرسیاری ژنانە نییە نمونەیە لە پرسیارەکە کە مێژێ ئەگەر پیاوێک ژنەکەی نەخۆشە و دەرمان بۆ ژنەکەی هەلە لای دەرمانسازێک و دەرمانسازەکەی ێژێ بەبایی 1 ملیۆن دلاری دەمو ئەمیش هەرچێکە پارەکەی بۆ ناوێژێ ژنەکەم نەخۆشە لە ڕێی خوابن دەرێ و بە قەرزێژی بە کەفیلێژی بە زەمان دێژێ نایدەم و دەرمانێژی ئەخر دەی بایی چەندێکە دەرمانەکە گشتی بایی 100,000 دلار نییە تۆ ئیدێت 1 ملیۆن دلار ژێ تەواوی عمر من تیا سەرف کرێ ئەمی ژەوێسێ کابرا چۆتە شوشەکەش کێنە و دەرمانەکە باتوو ئەی با ئیدا بە ژنەکەی پرسیارێک دروستەوە لێرا ئەم پیاوە باشی کرد ئەم شوشەیەشکان دەرمانەکەی برد بۆ ژنەکەی یانە 6 وەڵامی هەیە یایەژی باش یایەژی خراپ
یەژی بۆکەی واتە 6 قۆناغ کەسانێکە دەروونناسی ئەم بابەتی ئەخلاق حەز لەکەن ڕەوانشناسی ئەخلاق بچن کتێبەکانی کۆهلبرگ لە ئەخلاقا بخوێنن. لەویانەوە وەختی ئەڕوانین پیا گێتە ئاستی شەشەم ژن هەر وڵامێکە داتەوە گێتە ئاستی چوارەم و پێنجەم ئیتر لەوە بانتر ناچێژن ئەخلاقی ژن لە پیا و لاواسترە. خانمی کارۆل گلیگان ها عوازی کردیە ئەگەر ژنێک حاملە بێ و مناڵەکەی لە دەرونیا بێ و ئەم ژنە مناڵەکەی ئەگەری ئەوەی بێتە دنیا دایکەکە بمرێ وەلێ ئەگەر مناڵەکە بکوژین دایکەکە زنگەمێنێ مناڵەکە بکوژین یا بێڵین بێتە دنیا وەڵامی ژنەکان گەیشتە ئاستی شەش وەلێ وەڵامی پیاکان تا ئاستی چوار هات هەرچەند لەمە لە کۆلبرگ گوتی ئاستی شەشمان هەر نییە هەر پێنجە و چوار پیا و گەیشتنە پێنج لە پرسیارە پیاوانەکانە ژن گەیشتنە پێنج لە پرسیارە ژنانەکانە ڕوانیان نەخێر ئەقلانیەتی کۆمەلگا دژ بە ژن تایسا ئەمەڵی کردێ خوێندن لە دەستی پیاوە یاسا لە دەستی پیاوە کۆمەلگا لە دەستی پیاوە نووسین لە دەستی پیاوە ژینگە لە دەستی پیاوە بۆیە ژن ئەگەر هەر بۆ خوێندنیشی سا من خەڵکی کوردەکەمەشایەت کچەکانمان کەی ناوە خوێندن ئایا دەیان ساڵ بەر لەوە پیاوەکانمان نەچوونە خوێندن دەیوەختە کۆمەلگایە دێرتر دەست پێکاوە لە دواترۆ بۆیە ئەم نایەکسانیە ئەمە هۆکارەکانیەسی وەلێ بە پێی جینات بە پێی هورمون بە پێی ئەوە جیاوازیە کەس کە جیاوازیەکە تەواوکەرە و لە ڕووی ئەقلیوە هیچ بەڵگەیەکمان نییە ئەقلی ژن کەمتر وێ لە پیا هیچ بەڵگەیەکمان نییە ژن ناتەوانیەکی بێت لە پیا بەڵام خۆ دیارە ماسکولی ژن دکتۆر زەوی ماسکولی ژن ناسکترە بەڵام لێ هاتووترە ئەوەی پیاوێک ئەتوانێ هەڵی بڕێ ژنێک ناتوانێت بەڵام ژنێک مناڵەوە باشیەوە تەواوی بازاڕی سلێمانی ڕێباڵی شەکەت نایەوە لە پیاوەکەی تەماتەیەکی وە دەسێژێ باڵم کنیاوە ئەم جیاوازیانە هەز ناتوانانی بێژینە وەلێ نابێ بکەیتە جیاوازی ماف و ئەخلاق و ئەم شتانە بەخزمەت بە شێوەیەکی گشتی دکتۆر زۆر بە کورتی جوابم بەرەوە هەمیشە قسەیەکەیە ئەو پیاوانەی کەن کە تۆزێک دژ بە ژنن مەسەلەن ئەڵێن هەموو ئەم دنیاە هەر پیاوەی بابڕێ و هەر قاعدە سەیری سەرۆکەکانی دنیا بکە مەسەلەن زۆربەی سەرۆکەکان هەر پیاوە و سەیری ینی بچینە مێژوو و بچینە قۆڵای مێژووشەوە مەسەلەن سەری پێغەمەرەکانمان کەی مەسەلەن ئەکسەرەتی پێغەمەرەکانی شەر پیاون ئەمە جۆرێک نییە لە پیاو سالاری سەر زەوی بەگشتی بێگومان واسە ئەمە تەواویان ناتەواوە چکە ئەو پرسیارە لە خان من وەکو پیاو سالاری تماشایەکەم نەک وەکو ئەوە پیاو حەقیە وابێ پیاو سالاریە لە سەردەمی ئەشکەوتا ڕاو ژن نێتوانی ئەو ڕاوە بکەوە پیاوەی کرد بۆیە ژن داڭەڵۆزی پیاوەکە و خواردنێکی بداتێ بۆ خۆی سەر لەبەر بوو لە سەردەمی سەنعەتا هەروە دەستخۆش وەکو دەروونناسێک ئەڵێ ئەمە ژینگە پیاو سالارەکەیە نەک حەقانێکە مامۆستا جاسم پەلەمەکە پێم خۆشە زۆربەی حەق دیتە باش مامۆستا لەبەرەوە ئەو باش تایبەتە بە ئەو بابەتە باش پێش هەموو شتێک وەکو خانمێکی مسلمان و باڵاپۆش ئازادیت و ئازادی لای تۆ چییە؟ بنای خۆی گەورە میرەبان تاوان وەکو شەخصی خۆم بەڵێ ئەوەتی چاوم کردوێتەوە لە ناو خێزانێکا بووم خێزانەکەم دیندار و پابند بوون بە دینەوە باشە کاتێک کە هاوڕەکانی ئێمە مەجالیان نەبوو بچن دەرزی لە غەیری قوتابخانە دەرزیکە بخوێنن ئێمە ئیزنیان پێداین ئەچوین دەرزمانە خوێنت ئەتەکێتی دینداری فێر بووین هەتا کاتی چوینەتە ماڵی خۆمان لە ماڵی خۆشمانە بەڵێ ئازادین لەو شتانی کە ئەمانی و بیکەین بەڵام خێزان دیارە کۆمەڵێ مەواثیقی هەیە وەکو مامەسا فەرمووی میثاقێکی غەلیظ هەیە لە بینی ژن و مێردا ئەبێ کاروبارەکانیان بە ڕاوێژ و بە پرس بە یەکۆ بیکەن هەردووکیان تەواوکاری یەکترن ژن و پیا و تەواوکاری یەکترن لە خێزانە لەگەڵ ئەوەیە من لە ناو خێزانەکەی خۆمە ئازادی یعنی چی؟ یعنی ژن کە بێ مەسەلەن کارێ بکە بتوانێ بیکە بێوێ خێرێ بکە بتوانێ بیکە بێ بچە سەردانی کەسوکاری بکە بەبێ هیچ سانسۆرێ بتوانێ بیکە بێ میوانداری خزمانی و کەسوکاری بکە بێوێ بیکات بێ بەشداری بەرنامەیە بکات و قسە بێ بەشداری کاری سیاسی بکە بەشداری کاری ڕێکخراوەیی کا بەشداری گروپی خێرخوازی بکە بتوانێ بیکات ئەمانە یعنی ئازادی کردووە من هەموو بە زیادۆ کردوومە زۆر جار من ڕێز و خۆشەویستم هەیە واو سرم کە کەسێک بووە کە ئەسڵەن ئافرەتانی وا دروست کردووە کە کاتێک دەرز و دەوری بە ئافرەتان وتوێتەوە کە ئافرەتان ئازاد بن و ئازابن
بە ئیرادە بن خۆیان لەسەر پێی خۆیان بوەستن. زۆر جار من سەفەرم هەبووە ئیشێکم بۆ دروست بە چوون بۆ هەولێر لە ڕێگە تەلەفۆنم کردوەوە من بەڕێوە مەچم بۆ هەولێر چونکە بۆ یەکەم جار دانیشتون لەسەر ئەم میثاقا ئەم پەیوەندیەکە لە بینمانایە قسەمان کردووە من لەسەر ئەمە لەگەڵی ڕێکەوتوم کە من بتوانم حڕ بم ئازاد بم لە ئیشکردن و داوەکردن بۆ ئەم دینە. باشە لە چیە ئازاد نیت؟ هەست ناکەم لە خێزانی خۆما شتێکم هەبێ بڵام ئازاد نیمتیایە. یعنی هەر مەجالێکی مۆدێرن هەبوو بێ من تایە هەبوو. هەر مەجالێکی مۆدێرن هەبوو بێ ئەوەی کە لە ڕووی شەرعەوە دروست بوو بێت مۆدێرن بوو بێ و ئیسلام لەگەڵ یا بوو بێ من ڕێگریم نەکرا بەڵکو هانی داوم دەستی گرتوم هاوکارم بووە فێری کردوم زۆر جار خۆی پاڵنەرم بووە هەتا بۆ ئەم بەرنامە یەکەم کەس ڕایۆژم بە جەنابی دکتۆر ئەحمەد شافعی کرد وتم ئەڵەیتی وتی بڕۆ هاوسەرت هاوژیرت وتی بەڵێ بڕۆ پێم خۆشە یعنی هەمیشە لە پاڵپشت مابوو نووسین طبعا من ئەنووسم من شەو هەتا سعات هەتا کارەبای مۆریدە ئەکوژێتەوە لەسەر کۆمپیوتەرم ئەنووسم پاڵپشتم بۆ ئەم نووسینە ناڵە بۆ نایی بخەوی یا مەسەلەن هیچ کاتێکە ئەزانێ من پرۆژەیەکم هەیە پرۆژەی نووسینم هەیە و لاپتۆپ خەریکی تایپم بەرنامەم وایە بێ ئەم شتم لەو مەسەلەن ئەم نووسینە کە هەمە ئەم پرۆژە کە هەمە لەم وەختە زەمەنیا تەواو بێ وات دابەشم کردو من هەموو شەیە چکە بە ڕۆژە کەمتر کاتم هەیە بە شەو هەتا سعات یەکی شەو کە کارەبا ئەکوژێتەوە من لەسەر لاپتۆپەکەمم ئیشەکەم ئەم پشتیوانیمە دوعام بۆ کە دەستخۆشیشم لێکات کەواتە من ئەگەر من سوالێکی بکەم جان شکرش بۆ خوا ینی هەم خوشکی هەلالە هەم بخوا باگرونی خۆی فقهی و ئیسلامیژی هەیە و هەم دەردۆراوەینە ماڵباتاوەینە ماڵباتێکی علم و تێگەشتینە شکرش بۆ خوا ئەوە نیعمەتێکی زۆر مەزنە ولكن ئەم بابەتی جانبی شخصی دەینمە لایەکی ئێستا خوشکی هلالە ئەو ئازادیە گۆتە تێدەی ژنی موسڵمان لە کوردستان بە تایبەت یانژی ئەم بێژن هەنێکی فراتر لە عێراق هێرێکی فراتر ڕۆژهەلاتی ناوین ئەو ئازادی ژنی موسڵمان تێدەیە هەیە بەتەکید نییە طبعا من پرسیارەکەی بەستم بووی کە و پرسیارە دروست بێت ئێمە ئەگەر سێری ئیسلام بکەین خۆی وەکو ئیسلام فقی ئیسلامی وەکو دکتۆر ئاماژەی پێکرد جیاوازە لەگەڵ شریعەتی ئیسلامی فقه ئەو کێشەی کە ئێستا بۆمان دروست بووە زۆربەی زۆری لە فقی ئیسلامی لە خوێندنەوەی بیر و بۆچوونی زانایان و دروست بوو کە ئەویش لەگەڵ ژینگەکەی خۆیانە لەبار بۆ ئەو زەمانە زەمانێ فتویان داوە لەسەر بابەتێ بۆ ئەو ژینگە لەبار بۆ چون دکتۆر ئاماژەی پێکرد ئێمە هەر کەسی و لە ژینگەکەی خۆیان ئێستا ژینگەی ئێستا وایە کە ئەبێ ئافرەت بەم شێوە مامەڵە بکە ئەگەر نەبیت دو ئەکەوی ئەگەر ژنێک خوێنەوار نەبێ نێتە دەرەوە بەشداری دەوراتی پەروەردەیی و ڕێنمایەکانی پەروەردەی مناڵ نەکە نازانم مناڵەکەی چۆن پەروەردەکە نازانین چی بکە ئایسە لەمە ئەمە سەر و دەرێک لە مۆبایل دەرنەکە نازانێت چ عالەمێکە مناڵەکەی چۆن گەورەکە ئەیام هەمەمی بدا ئێستا زۆرێ لە دایکان کێشیان چییە مناڵەکانمان زۆربیان قسە ناکەن بۆ بەحسابێ و کە ئیشیە مۆبایلەکەیدا بەدەست 3 سەعات دانیشە مناڵە مۆبایلی پێ ئیتر نوتقی نامێنێ لە هەموو شتێکە هەموو شتێ زان بەس نازانین قسە بکە بەڵام کاتێ دایک خوێنەوار بوو ئیسلام داوای ئەمە ئەکا ئەبێ ژن خوێنەوار بێ ئەگەر بگەڕێینەوە طبعا باس من ناچمە سەر مێژوو بگەڕێنەوە بە سەردیمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئافرەت بۆچی لەو زەمەنا کە پێشتر ئاخر زیندە بەچاڵ کراون پێشتر نیان هێشتۆ بجوڵێنەوە پێشتر ژیانیان نەبووە ئەسڵەن پێش ئیسلام وەکو ئینسان سیر نەکراون عەرەب خێمەیەکی بۆ هەڵداوە لە کاتی سوڕی مانگانەتی با بۆ خۆی بەجیا تا پاکە بێتەوە بەڵام ئیسلامی ئەمانە هەمووی ئەگۆڕێت ئەوەنە جوان ئەیگۆڕێ ژن لەگەڵەوەی تێکستە ئاینیەکان دینیەکان بەڵێن قورئان و سونەت پاڵپشتی ئەکا خۆشی توانای هەیە خۆشی ئیرادەی هەیە ژن ئەبێ خۆشی ئازابێت ئەگەر ژن خۆی لە دواوە دانیشتەوە بڵێ وەڵام من نایزانم نازانی هەردوو ئەکەوێ بەڵام ئەوەی کە لە قورئان هەیە ئەوەی کە لە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمە نەقڵ کراوە ئافرەت وجودێکی ئامادەگیەکی تەواوی ئیجابی هەبووە و بەقدەقەکانی قورئانی پیرۆز کە قورئانی پیرۆز ئاماژەی پێەکە خی پەروەردگار هیچ جیاکاریەک و هەڵاواردنی هیچ دقیقی ئاینیش نییە بۆی کە ژن و پیا و جیاوازکە لە یەکتر مەگەر لەلایەنە سایکۆلۆژیەکەوە کە ئەرکیان ئەرکی من لەگەڵ ئەرکی مامۆسا شتێکی جیاوازە ئەرکی و ئەبێت جیاوازیش ئەرکی مامۆم دایکێک لەگەڵ پیاوەکە فەرقی هەیە ئەرکی من ئێستا حتا وەکو ئافرەتێک وەکو مەثەن هاتوومەتە دەرەوە بیرکردنەوە و شتەکانی من
لەگەڵەوەی لەوەچێ لەگەڵ مامۆسا هەردووکمان یەک تەخەسوسمان هەبێت بەڵام بیرکردنەوەی من بۆ هەنێ دەق جیاوازتر لە هی مامۆسا کەواتە ئەم جیاوازیە نەک جیاوازی عەقلی و تەکلیفی ئیسلام ڕێز لە ئینسان گرتووە تەکریمی لە ئینسان بەعام کردووە و تەکلیفیشی لێ کردووە لەم تەکریم و لەم تەکلیفە تەشریفیشی داناوە کە تەشریف بۆ کێ بۆ متەقیەکانە یعنی ئەوەی کە لەخوا ئەترسێ لە ژن و لە پیاو من کاتی تەکلیفێکم لەسەر شانە هەموو تەکلیفەکان لەسەر ژن و پیاوەکو یەک وایە بۆی ئەوترێ ژن و پیاو لە ئیسلامە یەکسانە لە تەکلیفە لە پاداشتە لە سزایە لە کارکردنە لە بەڵام لە مەجالەکەی ترا ئیشی من ئیشێکی ترە وەکو ئەرک ئیشی پیاو ئیشێکی ترە ئەمە من ئەبێ لەمە تێ بگەم کاتی ئەوتر الرجال قوامون على النساء ئەوە لە سیاقی شوێنێکە وتراوە تایبەتە خاصە بۆ بوارە گشتیەکەی ژیان نییە یعنی ناکرێمە وەکو تایتڵێک بۆ نایەکسانی بەکاربێت نەخێر ئەوە تەنها باسی خێزانە لە سنووری چوارچێوەی خێزانە ئاماژەی پێکراوە کە هەموو متتەفقین لەسەر ئەوەی کە مادەم ئەمە بۆ خێزانە ئەبەیەکێ بەرپرس بێتیایە ئەو بەرپرسیارەتێک و مامۆسا ئاماژەی پێکرد ئەو پاسەوانیە پیا و پاسەوانە نەکوتەک بەدەست نەک ئەوەی کە هەر شتێک بزرم بکێشێ نەخێر پیاو کراوە بە حیمایە بۆ ژن بۆ مناڵەکانی هەر ژن خۆی هەموو ژنە ئیسا ژن با بڕین بکەین توێژینەوەی بکەین قسە لەگەڵ ژنا نابکەین بزان چ ژنی ئەو شەوەی کە مێردەکەی لە ماڵەوە ئیسراحەت ناخەوێ پێچەوانە ئەو شەوەی مێردەکەی لە ماڵ بە ئیسراحەت بخەوێ ناتوانێت ئەنی هەستەکە ئەبێ هەستەوەرەکانی کە نەک بۆ دژاتی بەکاری زیاتر هەست بە ئەمانەکات یعنی تەواو ئەڵێ ئەو نییە شتێکە ئەڵێ ئەگەر ماڵێ باوکی تیابێ قفڵەکە دەرگاکەی قفڵی لێمەدا بەس ماڵێ باوکی تیانە بێ پیاو لە ماڵە بێ بەدە قفڵیش هێشتر مەترسی تایە ئەمە دەست و پەنجەی لەگەڵان نەرم کری وەکو خۆشەویستی و وەکو وەزیفە نەک وەکو جیاوازی بەتەکید ئەمەی کە هەیە تەنها لە ناو خێزانایە قەوامی پیاو بۆ قەوامی گشتی نییە وەکو خانمێک هاوڕای ئەمەی یعنی لەو با بڵێن لەو شیکردنەوەیە لەو بڵێ ئەوە من هەرشیکردنەوەی خۆشمە بەحسم لەسەر کردووە کە قەوام تەنها بۆ ناو خێزانە بۆ بوارە گشتەکەی ژیان نییە چونکە لە بوارە گشتێکە خی گەورە فەرمی المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ژن و پیاو هەردووکیان بەیەکۆ چەکی چەکسازیان دراوەتە دەست نە پیاو زیاترە لە ژن نە ژن زیاتر کەمترە لە پیاو هەردووکیان بەیەکۆ بە دوو ڕاستە هێڵن بەیەکۆ ئەڕۆن هاوتەریب نە ئەم لە دواوە بێ ئەو لە پێشەوە بێ ئەو پێشەوایەتی بکە ئەمی لە دوایە بێ بەڵکو هەردووکیان وەکو یەگەڕۆن هەردووکیان بەرپرسن لە چاکسازیکردنە ئەمر بە چاکە و نەیکردن لە خراپە ئیتر ئەمە ڕێگەدانە بە ژن بە گەشتنی بە هەموو دەسەڵاتەکان دەسەکانە خۆش بێ ئیتر دوجار ژن خۆیەتی ئەگەر نێوێت توانای ژن ئەو کاتە وەکو زانایانی پێشومان هێنیکیانە فرمن ئەگەر ژنیە خۆی نەیتوانی بێتە پێش ئەو شتێکی ترە بەس ئەمەی هیچ ڕێگریەکی دینی و شەرعی ئەخلاقی نییە لەوەی کە ئافرەت ڕێگری بکە لە ئافرەت بێتە پێشەوە کە دەسەڵات وەرگێ لە بوارەکانە بواری کۆمەڵایەتی بێ بواری سیاسی بێ بواری ئابووری بێ تەنها ئەوەی کە هەیە کەوتۆتە سەر خۆی توانای هەبێ ئەنجا ئێمە ئەزانین هەموو پیاوانیش ناتوانە ئەو دەسەڵاتانە وەرگن و هەموو ژنێکی ناتوانێت ئەوە بکە بەڵام وەکو ئەفەرمێ لە 100 دانە دانەیەک دەسەکانە خۆش بێ مامۆسا جان خانم زۆر جوان شی کردەوە زۆر جوان هەم لە ئەزمموی ژیانی تایبەتی خۆیەوە هەم لە ئەزمموی ژیانی خانمانی ترەوە زۆر باوازەحی ئەم شتەی کرد قازانجی ئەو پیاوە ئاینیانە نامێت دیسان و ڕای تۆ وەرگرم لەسەرەوەی کە دڵنیام هەمان ڕای هاوڕای لەگەڵ قسەکان وەنیە ئەگەر هاوڕانی نەزانم هاوڕای قازانجی بەشێک لەو پیاوە ئاینیانە چییە کە ئاێ ئەو جیاوازیە دروستکەن طبعا من پێم وانە ئەوەی کە تو پێڵی پیاوی ئەهینی کەسانێک بن علمیان لە ئیسلام هەبێ ئەوەی علمی لە ئیسلام هەبێ ئەزانێت ئێمە لە ئیسلامە یەکێک لە مژارەکانمان بابەتی دادپەروەری و یەکسانی مەسەلەی یەکسانی لە ئیسلامە بە شێوەی گشتی سەیری هەموو مادەیەک لە بواری مادەیە وەکو یەکسانەکە ئیسا مەسەلەن گیاندار معقولە مرۆڤێک لەسەر سەگێک لەسەر پشیلەیە بخێتە دۆزەخەوە کاتێ دێتە مەیدانیەوەی کەوامانە کۆمەڵی گیاندار لەسەر زەوین مرۆڤێک دێت پشیلەیەک حەبسەکات لە برسایی کوژێ خوا بەهۆی پشیلەکە مرۆڤەکە خاتە دۆزەخەوە نەسی حەدیث صحیح بوخاری لەسەر یعنی یان یەکێک لەوانە ئەفەرمێ
پێغەمبەری خوا سەڵات و سلامی خوا لەسەر بێ فەرمێ ئافرەتێکی بەغی ئەوە خوشکی بەڕێزمانە ئافرەتێکی لە شفرۆش لە بەنی ئیسرائیل ئاوی داوە سەگێکی تین و خوای گەورە مێهرەبان بەهۆی ئەوەی خەتە بەهەشتەوە. یعنی ئەگەر متابعە بکەی لە زۆر لە حەدیثێکا پێغەمبەر سەڵات و سلامی خوا لەسەر بێ فەرمێ فی کولی کەبدین ڕەطبەتین صەدەقە ئەفەرمێ هەموو جەرگێکی تەر سەدەقەیە تینووی بوو ئاوی بدەیتێ برسی بوو خواردنی بدەیتێ هەموو گیاندار لێرە ئەمە مەسەلەی خواردنا فەرق لە بینی ئینسان و حیواناتە هیچ نییە هەموو یەکسانە لەم بوارەوە هاتنە ینی هەندێک جار بە پێی ئەرکەکانیان دایرەکە ئاماژەکە زۆر جوان بە پێی ئەرک دایرەکە تەسکە بێتەوە هاتنە دایرەی مرۆڤ بوون کۆمەڵی ماف هەیە بۆ مرۆڤە بۆ حیواناتی تر نییە لە مرۆڤ بوونایە کات ناو مرۆڤ بوونا پیاوژن لە قورئانە سیر ئاەتەکانی قورئان تەکید بکەرەوە یەک ئاەتمان نییە جیاوازی لە بین ژن و پیاوە بکە لە مەوزوعی ئافرەت بوون و پیاو بوون مثلا خوای گەورە بنوام فەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى أو بۆ معادلەیە يعني هیچ فرق نییە من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون واتە ئەگەر پیاو یا ژن کردەوەی چاکە بکەن نێر بێ یامێ دنیایان پاداشتی دنیایان وەکێکە قیامەتیان وەکێک وایە بەبێ هیچ جیاوازیەک لەبین نێرومێ و ئاەتەکانی تر زۆرن سەباسی هەمووی لە ڕووی یەکێکی تر لە موبەڕیرەکان ئەوەیە کە هەمیشە لە ناو دەقا ئاینەکانە ناوی پیاو پێش باش ئیسە باسی ئەوەی شەکەم مثل سم آيات إن المسلمين والمسلمات والمؤمنين والمؤمنات والقانتين والقانتات والصادقين والصادقات والصابرين بله أو خم بتم جوابي ويش دموا أو بابتي لغة زالوني زمانة باب بكرتي بود باس كم بوي زور دريجني كيشم بابته حزكم أما خلق بيزانه باش زۆر دووسێ پرسیار جواب بداتەوە مثلا با بڵین بەشێک لە چاپەکان یا بەشێک لەو پێ سەرەن ئەڵێ لە ئاەتی لە زۆربەی دەقا ئاینەکانیشە هەر نێر پێش مێخراوە تەواو زۆر تەواو باش ئاخی ڕوونکردنەوەدەم لەسەر ئەم بابەتە ئەم ئەسڵە بابەتەکە گەڕێتەوە بۆ ئەسلی لوغەکە زمان لە هەنێ زمانە نێر و مێجیا بێتەوە لە هەنێ زمانە لەفظ ئیسە مەسەل بۆنە لە کوردی سۆرانی منتەقی خۆمان بە شێوەی گشتی نێرومێ وەکو یەک دێت هەندێک جار مەگەر دەگمەن یعنی باشە لە بادینیا نێرومێ جیاوازە مەسەلەن ئەمان کاتی ئەڵێن ماڵێوی یعنی ماڵی پیاوەکە ماڵە وەکوتیان هین ئایان دانا یعنی ئەوە وازەحە بڵێن یا خوددانە یا خوددانێ چزانم ئەوە بۆ نێرومێ ئەگەر ئەلیف بێ بۆ مێ ئەگەر ئێ بێ بۆ پیاوە لەناو بادینیا ئەمە هەیە ئەسڵ لە دانانی وشەیە وشەی عامە باشە وشەی عامە مێ حاڵەت دانان بۆ مێ حاڵەتێکی تایبەتە هاتوون وشیان بۆ داناوە بۆ نمونەیسە بۆ ڕوون بێتەوە لە زمانی عەرەبیە بە ئافرەتێک ئەگەر حەملی هەبێ پێڵەن حامل پێ ناڵێن حاملە ئەگەر لە کاتی سوڕی مانگەنە پێوترە حائض یا طامث پێ ناوترە حائضە تا ئیلێ ناخەن بۆ لەبەرەوە تایبەتە بەوانە و پێویستی پێ نییە من بێ عەلامەی تەئنیثی بۆ دابنم مێکە جیا بکەمەوە ئەسڵ وایە بۆ نێر و بۆی مێ لەفزی مزەکەر بەکارتێ هیچ کێشەی تیانێ ئیلا لە حاڵەتێکا من ئەمەوێ مێکە جیا بکەمەوە لە لەفزەکەما بۆ ئەوەی لە ناو زمان ئێمە هەموو جارێ باس لە چیرۆکی پیاوە ژنێک بکەین ئەڵێن پیاوەکە و تێژنەکە ژنەکە و تێ پیاوەکە پیاوەکە و تێژنەکە ژنەکە و تێ پیاوەکە بەڵام لە عەرەبی ئەڵێ قالت له قال لها قالت له قال لها تا ئێن بۆ ژن داناوە هوو بۆ پیا و ها بۆ ژن ئەمە کێشەی لوغا حەسمەکە دێنەوە سەر ئەوە سەیرەکەی بۆ قەڵەم مذەکەریاندا نێریان داناوە بۆ چی ئەمە نێرە هذا القلم بۆ خوا قل هو الله ئیسە جەماعەتێکن ئەمە جوابی یەکێ لە پرسیارەکە بڵێ خوا نێرە بۆ ناڵێ قل هي الله أحد ئەمە تێنەگەیشتن من عیبم لێ تێت قسەی ناشرین کەم ڕێزم بۆ هەموو کەسێکەیە بەس هیوادارم ئەمە جواب بێ بۆیان ئیتر ئەو مەوزوعە درێژە نەکێشێ لەفظی مذەکەر لە ئەسڵا لەفظە عامەکەیە بۆ نێر و مێدانراوە واتە مێ هەتاکو پێویست بە حرفی تا و تەئنیث نەبێت تەئنیثی بۆ بەکار نایێری جایز نییە بەکارت هێنا معنام غەڵەت خوا لە قورئانە فەرمێ وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة زوج يعني چی يعني مێرد وەژن ێژن چێژن زەوجە بۆ ئەڵێ وەزەوجوکە بۆ ناڵێ وەزەوجەتوکە بۆ ناڵێ بۆ ناڵێ ژنەکەیەتی بۆ تا ئیلێ نەقسە لەبەرەوە کەلیمەی کە فەتحەی هەیە معنای نێرەدا ئەی هاوتا لەگەڵ نێرە مێیەکەوە بوو پێویستی بە تا نییە تا بەکاربێنی جائزە لە لوغا بەڵام ئەڵێن فەسیح نییە فەسیح زەوجوکەیە هەندێک شەڵەن لوغەیەکی فەسیحە بەهەرحاڵ زۆرمان لەسەر ئەم بابەتەیە جێگەی ئەوە نییە ئیدەن کاتێک کە ئێمە وشەی مذەکەر نێر پێش ینی تاریخی تازە ینی تۆزێک دوورەکەینەوە بەڵام یەک زۆر بە کورتی ینی تاریخی قەواعیدی عەرەبی لوغەی قەواعیدی عەرەبی
تاریخەکەیەکوێتە دوای قورآانی پیرۆزیاکێتە پێش قورآن هەتاکو هاتنی قورآن لە دوای ئەوە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای لەسەر بێ مثلا قواعیدی عەربی لەبەر خاتری قورآن دەستکاری کراوە نەخێر لە ناو عەرەبە باو بوو ئەوە شەواهیدی هەرچی شعری عەرەبە ماوەتەوە لە بەردەسایە بەکارهێناوە پێش قورآن ئەسڵەن هەتاکو قورآن و حەدیثی تر وەسراوە لە دوای قسەی خەڵکیان وەرنەگرەوە لەبەرەوە خەڵک تێکەڵی منتەقەی مەکە و مەدینە بووە ئیتر زمانەکان گۆڕانکاری و لەهجاتی تری تێکەڵ بوو بەهەرحاڵ با بگەڕێینەوە کەواتە لەفظی مذەکەر بۆچی زاڵە بەسەر مێیە لەبەرەوە مێشتێکی طارئە یعنی ظاهرەیە ئەڵێن تەئنیث لە زمانی عەرەبیە ظاهرەیە یعنی لە حاڵەتی پێویستمان پێمە مێجاکەنەوە گرنە نێرومە یەک شتە باش و هاوڕای یەکسانیە و نێرومێشی خانم منیش هەر قسەکانی مامۆستا دەستی خۆش بێتەوە لە لەفظی عەرەبی کاتێ نێر هات یعنی مەبەست پێشی مێیە ئیبن قەیم ئەفەرمێت کاتێ لەفظی نێر هات لە قورئانە و لە حەدیثە مەبەست پێی مێی نەشە مەگەر وەکو تەخسیس کرێ بۆ بابەتێکی تایبەت بە ئافرەتان باسی ئافرەتیش بە مێینە ناوی ئافرەت وەکو ئینە المسلمینە والمسلمات بۆ تەئکیدە لەویە لەمە چونکە بۆ پلەکانی بڕینی کەماڵی مرۆییە کەسێک کە بێ بە پلەکانەی بەرەو کەماڵبوون بڕوا ئەبێت ئەم سیفەتانی تیا بێ موسڵمان بێ مؤمن بێ قانیت بێ صائم بێ صادق بێ متصدق بێ ئەمانە هەمووی ببڕێ ئەنجا ئەوانش بێ کە ذاکیر بێ هەمیشە یادی خواکە بۆیە ژنی جاکردو بۆ جەختکردنەوەیە بۆی پێگەی ژن جارێکی تر ژنان بزانن پێگەیەکی گەورەتر و دروستریان هەیە لە قورئانی پرسیارێک لە دکتۆرەکەم و لە جەنابیشت هەمان پرسیارەکەم نایەکسانی نییە کە مثلا قەزەی تەلاق مثلا بەدەست پیاوە بەدەست ژن نییە یان ئەبێ وابێ يعني ئەگەر واشە بۆچی تتكفيف بابەتێکی فەرعیدە من حەز دەکەم دەست پێکەدا پێکەنۆکەکە بێژم یانژی نە پێکەنۆکە کە قسەتێکی حەقیقیە باش مشکلە کێشەل کودەیە يعني ئێستا خوشکی هیلالەژی بەحسی کرد مامۆستا جاسمژی بەحس کرد منژی بەریوانان بەحسی کرد کێشەت ئیسلام دەنینە دینی ئیسلام دینێکی زۆر جوانە هاتیە مافی ئافرەتدایە دە مافی ژندایە کێشە مەلجەهێکی دیە مصیبەتە مەلرەخەکی دیە ئەم کۆمەلگەهین موسڵمان مصیبەتە مەلرەخەکی دیە من بۆتە میسالێکی بێژم باش مەدبێژن کالک خەلکێ مەی ڕۆژ ئاوا و خەلکێ مەی باکورد بێژن کالک ون بێژن باپیر ینی باوی باف باپیر ئێمە باپیرێ من وەختێ گووەفات کرد عالم بوو شێخی طریقەی نەقشەبەندی بوو باشە خوا عەفوی کە و بنجی وەژی ئینشاءالله میراثی وی تەوزیعکردن خان و پەرە ئەشیایی گۆ مادی هەنە تەوزیعیکردن پشتی تەواو بوو هاتنە مەسەلی کتاب مەکتەبەی هەبوو پرتوخانەی هەبوو ئەو کتابە تەقسیمی ویری ینی وەرەثە بکەن هاتن ڕاشنە کتاب وەکی نمونە صحیحی بوخاری مامۆستا جاسم ئەوایەک کاک درنەوەت و هەر یەکی جزئەک يعني صحيح بخاري ما بيجي مثلا بين جزئين او جزءك بوتا او جزءك بوتا او جزءك بوتا صحيح مسلم جزءك بوتا وهكذا ملاكي اعتراضي كر قو ما مستطيع او كتابي سقط كرن قو كاكا قيدناكي او كتاب نبو خوندنينا او كتاب بركه فايدة ما تدرينا اساسا صحيح بخاري شيء ما تدرينا يعني حديث بيغمبر عليه الصلاه والسلام شغل ما بينينا او بو بركه المال من ولكن علم أمش هرن جنب فقهاء بسطين إمامي ما شافعيها يا نوويها يا رافعيها يا باشقة إمامي مهنا أو علم وشريعة جور دستين أو قصة من بوتا وقوت يعني أف تشيروك من بوتا وقوت بو من وقت بيكانوك أجي جبرقو أو حقيقتي جواك دي ديار كرن كي شيء مد أو برتوك دياد أو فقه إسلامي دهيا استا بزور باقلك كومالجهن مكر ديهنا حقي جن وك ميراث نادن حقي ويدخون جبرقو فقه مي إسلامي قلق جارا الآفرت ما يزدك الجن ما يزدك نوكي إنسان كيم يانجي قلق جارا اللي ما يزدك وكي فقط هاتية تشيكرن هاتية خلقاندن داخوازا لبورين دكم بو متعاتي زلام بو متعاتي بياو وأف آخفتن نقو يعني بلاش هاتية دي كتاب فقهي دا درباس بوا استا هرج أي ملا سؤال بك نازنم قانوني عراقي شون درباس دبد أو مسألة دا نازنم ما بحسي ديا دكن ديا أجر إنسانك هاتا كشتن شق قصدا ب نافي خوتشيا خون باي خون ديات يان خويني جن نيفي خويني بياوة
آيات بهيا نا والله، حديثي بهيا نا والله، شكودي هاتية يجي فقه هاتية أو فقه هرتم الآفرات ما يذكر بوي رنجي. أثبت نمونتين آياتك قرآن بيروز هي بحثي برادكي دبي ولا تؤتوا السفهاء أموالكم نهاتش خشكي هلالا برسيار بك ما مصطفى جاسم برسيار بك تجمجي برسيار بك ولا تؤتوا السفهاء أموالكم معني خدشية معني خد بري خندنا وان كسي أحمق كرت باش ولكن كتابة من فقه نواد بيجن كتابة من تفسير نواد بيجن ولا تؤتوا السفهاء أموالكم سفيه جنا سفيه يكسر جنا أو جماعات كوملقه ميجي خوش أو كتاب دستيني على أساس أو كتاب بردفكي إسلامنا آياتك كذب وتبيجم قصتك القرآن بيروز ده هي أو قصات اللي قال حضرتي داود درست بوا جيروك كي إسلامك هاتي دا خوازي فتوادك إن أخي هذا له 99 نعجة أو براي من نوط نه نعجة باز بازي هي مر يكسر ما فعم دكن باز أو حيوانية بتفسيري هنا علماء إذا شيت معنى باز آفرته جنة سبب كما جنة دبي والله ده زماني عربي ده ولو تيغوتن جن هم بوينا باز تيغوتن هم بو جن جي تيغوتن جيل هم بو جي تيغوتن ناقة دفاه جبرتشي سبب يعني تفسير شيء سبب لأن الكل مركوب نازل شلون ترجمة بكم يعني بكربانجي ولأن الكل مركوب جبرقو حمو تشجن بي تش كربي تشد ناقة بي تش لك بجبرقو حملت صوار كرن بوي تعبي المسألة ما يزدكن جبو فيكي بيويستا آزادية جنيد ناف جواكا مسلمان دهابي استا تمحسي قوامك دسبيكي آخفتنا أخوة قوامة برنجكي تفسير دكن جبرقو جنسي زلام جي جنسي آفرت باشترة جبو أويك مسألة سياسي نابجن تلك البيت تبلغوا أحداث فقه أحداث شريعة إسلامي ودجياني بيخنبر عليه الصلاة والسلام جنا بيخنبر عليه الصلاة والسلام حضرتي عائشة كاري سياسي كريا فقه ما إسلامي ده ممنوعة مسألة قضاء مسألة خوندين زور هرم مراجعة بك إحصائيات دناف ولاطن مسلمانة ده حشتيش صديج ولاطنا مسلمان هنا أمينا نزانا بخوينا شكر بوخوا قوخوشكي هلالات ناف مالباتكي زانه دركت لجواكي مسلمان حملنا أوا دەست خۆش دکتۆر زۆر کەممان ماوە کەمیش قسەت کرد بەڵام بۆ ئەدی قسەکەم ئەشێ بکری دەبی من وەکو ئەو قسە فەرمایشی کرد ئێمە لە زوانە قەتیس بووین زوان نامەردە زوان لە خۆیەوە مێشکە شێوێنێ ئیسا من بێژم بە جەناب و بەرانبەر بە شیرین وشەیەکی دژ بە شیرین بێژە تاڵ تاڵ نییە دژ بە شیرین دژی شیرین تاڵە ترشە هەناری ترشیش نییە سۆڵە دژ بە ئاوی شیرین ئاوی سوێرە ئەی دژ بە خەوی شیرین خەویش پرزە ئێمە شتەکان لێکۆڵینەوە لێ ناکەین فەلسەفەی تەحلیلی زەبان نەخوێنی ناتوانانی ئیشەکان بکەیت شتێک تێری نەهرمونەتی کە زانین نە فەلسەفەی تەحلیلی زەبان نەزانین لەبانی ڕستەیەک خەریکین قسەکەین زۆر گرنگە ئەمانە با من زوو بچمە دواوە ناموس چییە؟ ناموس لە کوردیا ژنەیە پیاوە ئایا پیا و ناموسی ژن نییە؟ ئەو نەوتمە ناموس پارێزم ناموسمە پارێزمێژی پیا خۆی هەر هیچ نییە ئەی تۆ ناموس نییە ئەگەر ناموسە تۆی ئەگەر نییە هیچ کامتان نییەن بۆ خۆتی وملی ئەوە سەپاندێ بۆچی لە فەحسی دکتۆرا کچێنی کچێک تاقیەکەنەوە ئەی ئەم پیاوەت هەر غەڵەتێکی کردووە کەس ئەتوانێت تاقی بکاتەوە ئێمە ژنمان گم کردووە لە مێژووە لە بینی توندڕەوی و لە بینی مۆدا فەلسەفەی لیبرالیسم و فەلسەفەی مەسرەفگەرایی بۆ ئەوە مەسرەف زۆر بکرێت ئەگەڕێ بزانێت کام غەریزە لە دنیا بەقەوەتە غەریزەی زانین بەقووەتە غەریزەی جوانی بەقووەتەوە لێ تۆ تماشای غەریزەی مشتەرکی بەشەرەکان بکە گشت کەسێ بە دوای زانینە ناچوات غەریزەی جنسی غەریزەی خواردن غەریزەی تینێتی لە غەریزە بەقووەتەکانن غەریزەی جنسی تێرە ئەیکاتە ئێرۆتیک شتێکی محرک بۆ خەڵکی پێ بخەڵەتێنێ بە ژن ئەیکات ژن ئەکاتە کاڵا ئیتر ژن لە عەقڵی دا ئەماڵێ لە شەخسیەتی دا ئەماڵێ لە دایکبوونی دا ئەماڵێ لە خوێندنی دا ئەماڵێ ژن تەواوی وجودی ئەوێتە باڵای بەر ئەوێتە باڵای بە سورجری و جەڕاحی و عەمەلیات بەش کۆم باڵا بکەمە ئەو مۆدە وایەژنی ژن لە کەسایەتی دا ماڵیاوە بە مۆت ئەمە یەک گمبوون لەم لای چۆ ژن لە کەسایەتی دا ماڵیاوە بەم خانە نشینکردن و خستنە ماڵ و باڵا پۆشکردن و نازانم چی لەم لای چۆ بە توندڕەوی نایڵن ژن بچواتە ناوی مافی خۆی
یەژن پێی زعیفە یەژن پێی نازام چی مامۆسا هێمن ێژێ دایکی ئازایە کوڕیزانە ئەنێرێتە خەبات مەگەر کوڕێکمانە دایکی نەبوو بێت ئەگەر دایک زعیفە چۆن کوڕی ئازاد دروستەکات مەگەر کوڕێکمان هەست گەرەکی وێ ئەفتەر نەوێ و دوای بێژن نەخوازێ و هاوتاکەی خۆی نێرێتە پاڵی خۆی مەگەر ئینسانێک کەس خۆشبەختوێ و دایکی نەبێ و ژنی نەبێ و کچی نەبێ و خوشکی نەبێ دوا قسە کۆمەلگا لەسەر ئەم بناغا ئەوەستێت من ێژم ژنەکان بە پێی مێژوو خریانە دوا لە مێژووە دێر دەستیان پێکرد دێر حرەکەتیان کرد پیا و سالاری بوو بۆیە ژن کۆیلە بوو ژن بچووک بووە ژن نەیزانی و ئەم کۆیلە بوونە کۆیلەمان کردەوە بێ ئەقڵنەوە بە کۆیلەکردنی کردمانە زعیفە بە زعیفە وتمان ئەوە مامۆسایەژێتی کردمان بەوە بێقابلمان کرد و بە ئەم بێقابلکردنە مافەکەیمان خواردە و ئیساتێژ نایتە زعیفەس مەجای پێ بدایە تا باتێت من ێژم لە مێژووە بە شەر کەی دەسی کرە خوێندن ژن کەی دەسی پێکرد وەختێ 50 ساڵ دوای پیا و دەسی کرە بە خوێندن ینی سێ نەسڵوا لە دوای پیاوە پیا و سێ نەسڵلانی کەم ئەشێ بێسێ بە دیاری ژنەوە تا بێتە ڕێکی خۆی نمونە زۆر بێ دوا قسەم بۆ بکە ئەمەوێت دوا قسەت ئەوە بێت کە چی بە دنیای مۆدێرنەئاڵەی زۆر بە کورتی طبعا ئەوەی کە هەیە ئێستا ئێمە پێویستمانە ئافرەتان ئازایانە و ئازادانە بێنە دەرەوە خۆیان بناسم نەک مەبەسم هاتنە دەرەوە ئێوکان ئەوەی کە دکتۆر ئاماژەی پێکرد بە هەر ناوێک و بە ناوێک و خێرنراوەتە دەرەوە ڕوودکراوەتەوە لە هەموو بەهاکانی خۆی وەکو کراوتە بووکەڵە عقل و هۆشی لابراوە بەڵکو ئافرە دەبێ بەوەی کە خۆی هەیە بۆی کە خۆ خەڵقی کردو کە توانایەکی پێەیە ژنیەکێ لەو سیفەتە زۆر گەورانی کە هەیەی توانای بە تەنگەوە هاتنی شتەکانە زوو بە تەنگ شتۆڕە زۆر خەمخۆرە هەڵگرتنی مەسئولێتی زۆرە زۆر تەحملی ئازار و ناڕەحەتی قورسایەکانەکە ژن خۆی بناسێ ئەسڵی خۆی بێ و هەروەها ئازا بێ و لەگەڵ خۆیان ڕێک بێ من زۆر جا بە خرێخراوەکان ژنانیش لە مەقالەکانمان نووسیومە لە 8 مارسا ژنان ئەبێ خۆیان لەگەڵ دینە ئاشتکەنەوە یعنی ئەگەر ئەڵێ ئیسلام مافی بە من نەداوە وەرە بچۆ سەیری ئیسلام کە بزانە چەند مافێکی بە من و تۆ داوە چەند ڕێزی لە من و تۆ گرت وەکو ئینسان هەموو بەهایەکی جوانی پێبەخشیوین هەموو شتێکی پێداوین کە ئێمە بتوانین خۆمان بناسین کاتێژن خۆی ناسی کۆمەلگە سەرکەوتووە بێ کۆمەلگەڵ دڵخۆشە بێ هاوسەر و پیاوەکانی دەوروبەریشی ئەوانیش ئارامە بن بۆیە ئەمەمان زۆر زەرورە بەڕاستی دیدگای ژن ئەبێ دیدگایەکی مرۆڤانە بێ نەگمەینانە ژن ئەبێ مرۆڤ بێ وەکو مرۆڤ بێتە دەرەوە وەکو مرۆڤ کارکە وەکو مرۆڤ لە هەموو بوارەکان و سێکتەرەکانی ژیانە بوونی هەبێت ئەو قسەکانی کۆتایی خۆ دەکەم بە قسەی کۆتایی بەردامەکە ژن لە تێڕوانینی حەقیقەتی ئیسلامدا ئەمەیە کە خانم باسی کرد ئەوەیە کە مامۆستایان باسی کرد پێم وابێ یەکێک لە وەزیفە مهمەکانی ئەم بەرنامەیە ئەوەیە کە توانیومانە ئەو دوو ڕێگەیە بەڕوونی پیشانی بینەرەکانمان بی کە شریعەتی پیرۆزی ئیسلام و شریعەت مەبەستمان ئایەت و حەدیسەکانی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم حەقیقەتی ئەمە چییە و حەقیقەتی دیوە فقی و تەفسیرەکانی ئەم ئایەت و حەدیسانە چییە هیوادارم شتێکمان کرد بێ شێوەیەکی باش خواحافیز